الحمد لله وصلى الله تعالى وسلم وبارك على رسول الله محمد وآله المهتدين بهداه من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم اللقاء. خوشکان برانی مسلمانی بەڕێز و خۆشەویست، خۆشحاڵم کە لە ئاڵلقەیەکی دیکەی زنجیرەی ڕەوشت و ئەدەبە کۆمەڵاتەکاندا بە دیدارتان شاد دەبم. ئاڵلقەی شەشەم ئەدەب لەگەڵ خزماندا، ڕەوشت و ئەدەبی خزمایەتی و جێبەجێکردنی پەیوەندی خزمایەتی بزانین چۆنە. سەرەتا پێناسەیەکی پەیوەندی خزمایەتی دەکەین. دیارە مەبەست لە سیلەة الرەحم بە عەرەبی وا هاتووە، واتە پەیوەندی خزمایەتی. الصلة بريتيلا إيصال ما أمكن من الخير ودفع ما أمكن من الشر حسب الطاقة. الصلة كذا قلت الصلة الرحم جاندني بيوندي خزماتي بريتيلا وكب ببيتو أنا هرشي خير وشاكا وسود وبرشوندي بيجيني بوكسك خزمة وهرشي خرابو نار راحتي ببيتو أنا ليدور خيوة. بيتشوانا الصلة بريتيلا قطيعة برين دابرين هو الإساءة إلى الرحم أو ترك الإحسان. پشڕاندنی پەیوەندی خزمایەتی بە دوو شێوەیە. بریتێ لە خراپەکردن لەگەڵ کەسێک کە خزمە و نزیکە، یاخود چاکە لەگەڵ دانەکردنی. هەر چاکە لەگەڵ دانەکردنی خۆشی بریتێ لە پشڕاندنی پەیوەندی خزمایەتی ئەگە خراپەشی لەگەڵ دانەکرێت. ئەمە حەسەن ئەیوب لە کتێبی السلوك الاجتماعي في الإسلام لا پەڕ 266 وای هێناوە. ئەمە وەکو بڕگە یەکەم کە دیارە مەبەستیش لە خزمایەتی رحم القرابة من طرفي أبيه وأمه. مەبەست لە خزمایەتی بریتێ لەوانەی کە بە مرۆڤ دەگەنەوە لە لای بابیەوە یا لای دایکیەوە، واتە خزمی پشتێ یا خزمی بەرێ. وخوای پروردگار دەفەرمێ وهو الذي خلق من الماء بشرا فجعله نسبا وصهرا. خوا ئەو زاتەیە کە لە ئاو مرۆڤی خوڵقاندووە دابەشی کردووە بۆ پشتێ و بۆ بەرێ. نەسەب ئەوەی کە لە ڕێی باب تۆ بە تۆ دەگاتەوە، و صهر ئەوەی کە لە ڕێی دایکەوە بە مرۆڤ دەگاتەوە. هەردووشی هەر خزمایەتیە، چیهی پشتێ بێ چیهی بەرێ بێ. بینە سەر بڕگەی دووەم کە بریتێ لە گرنگی پەیوەندی خزمایەتی و پێگەی پەیوەندی خزمایەتی لە ئیسلامدا. بەم ئاەتە مبارەکە دەست پێ دەکەین، ئاەتی یەک لە سوورەتی النساء کە خوا دەفەرمێ بسم الله الرحمن الرحيم يا أيها الناس اتقوا ربكم الذي خلقكم من نفس واحدة وخلق منها زوجها وبث منهما رجالا كثيرا ونساء واتقوا الله الذي تساءلون به والأرحام إن الله كان عليكم رقيبا. ئەی خەڵچینە پارێز لەو پەروەردگارەتان بکەن کە لە یەک نەفس، لە یەک مرۆڤ ئێوەی هێناوەتە دی و هەر لە خۆیشی هاوسەرەکەی دروست کردووە، واتە هاوسەرەکەشی هەر لەو جۆرە نەفسەیە کە پیاوەکەی لێ دروست بووە، کە دیارە پیاوەکە ئادەمە و هاوسەرەکەشی یا ژنەکەشی بریتێ لە حەوا سەڵات و سەلامی خۆیان لێبێ. وبث منهما رجالا كثيرا ونساء. لو دوانە پیاوان و ئافرەتانێکی زۆری بڵاو کردوتەوە. کەواتە مرۆڤایەتی هەمووی دەبێت شێت سەر باب و دایکێک. مرۆڤایەتی هەمووی لە خێزانێکەوە دێ. واتقوا الله الذي تساءلون به والأرحام. پارێز لەو خوای بکەن کەشتی پێ لە یەکدی داوا دەکەن، و پارێزیش لە پەیوەندیەکانی خزمایەتی بکەن، واتە مەیان پشڕێنن. إن الله كان عليكم رقيبا. بەدڵنیای خوا بەسەرتان و چاودێرە. لێرەدا خوا سبحانه وتعالى سەرنجمان ڕادەشێشێ بوو ئەوە کە ئێمە تەماشا هەموو مرۆڤەکان بکەین وەکو خزم، وەکو خێزانێک. وەکو لە سوورەتی الحجرات ئاەتی 13 دەفەرمێ يا أيها الناس إنا خلقناكم من ذكر وأنثى وجعلناكم شعوبا وقبائل لتعارفوا إن أكرمكم عند الله أتقاكم إن الله عليم خبير. ئەی خەڵکینە ئێوەمان لە نێرومەیەک هێناوەتە دی، واتە باب و دایکێک، دوای گێڕامان بە چەند گەل و هۆزێک تاکو پێک ئاشنا بن، پێکەوە هاوکار بن، بەڕێزترتان لای خوا پارێزکارترتانە. بێگومان خوا زانای شارەزایە.
پیغمبر عليه الصلاة والسلام لبارەی پەیوەندی خزمەتی دەفەرمێ إن الرحم شجنة شجنة هەرسێک بە هەرسێ حرەکەکە هاتووە من الرحمن فقال الله من وصلك وصلته ومن قطعك قطعته رواه البخاري. پیغمبر دەفەرمێ عليه الصلاة والسلام ڕەحیم خۆی ڕەحیم یعنی منداڵدان بەڵام جا دوای خوازراوەتەوە بۆ پەیوەندی خزمایەتی. پەیوەندی خزمایەتی لقێکە لە ناوی ئەڕەحمان لە صیفەتی خوای خاوەن بەزەیی داتاشراوە. خوا فەرمووی هەر کەسێ تۆ بگەێنێ دەیگەێنم و هەر کەسێ تۆ بە پچڕەنە دەیپچڕێنم. واتە هەر کەسێک ئەی خزمایەتی هەر کەسێک تۆ بگەێنێ منیش ڕەحمەتی خۆمی پێدەگەێنم و هەر کەسێک تۆ بە پچڕەنێ منیش بەزەی خۆمی لێ دادەبڕم. پیغمبر عليه الصلاة والسلام فرمایشتێک کە دەفەرمێ لا يدخل الجنة قاطع رواه البخاري ومسلم. قاطع دیارە بە سیاق دەزانێ قاطع ئەنی بڕەر یعنی ئەو کەسەی پەیوەندی یا پچڕێنەر ئەو کەسەی پەیوەندیەکان دەپچڕێنە پەیوەندی خزمەتی دەپچڕێنێ ناچێتە بەهەشت. ئەنجا بزانین مەبەست لە پەیوەندی خزمەتی چییە و چۆنە. پیغمبر دەفەرمێ عليه الصلاة والسلام ليس الواصل بالمكافئ ولكن الواصل الذي إذا قطعت إذا قطعت رحمه وصلها رواه البخاري. دەفەرمێ بگەێنەری پەیوەندی خزمەتی ئەو کەسە نییە کە چاکەی دەگەڵ بکرێ و چاکە بکاتەوە خزمەکەی لەگەڵی چاک بێ و لەگەڵی چاک بێ بەڵکو ئەو کەسەیە کە پەیوەندی خزمەتی لەگەڵ بە پشڕێندرێ کەسی هەر بیگەێنێ هەر سوور بێ لەسەر بەردەوام بوونی خزمەتیەکەی. ئەوە گرنگە ئەگەر ناچاکە لە بەرامبەر چاکەدا ئازایەتی نییە. گرنگی پەیوەندی خزمەتی ئەم فەرمایشتە زۆر جواندەری دەخا. پیغمبر دەفەرمێ عليه الصلاة والسلام من سره أن يبسط له في رزقه وينسأ له في أثره فليصل رحمه رواه البخاري ومسلم. هەر کەسێ حەز دەکا پێی خۆشە بژیوی فراوان بێ و تەمەنی دوا بخرێ تەمەنی تێر و تەواو بێ پڕ بەرەکەت بێ با پەیوەندی خزمەتی بگەێنێ. لە ئەنجامی گەیاندنی پەیوەندی خزمەتی ئەمە یاسایەکی گردوونی خوایە. ئەوانەی کە لەگەڵ خزمانیان باشن تەمەنیان پڕ بەرەکەتتر دەبێ چ لە ڕووی درێژیەوە چ لە ڕووی پانیەوە چکە تەمەن گرنگەوە بە بەرەکەت بێ. هیوا هەیە 100 ساڵ تەمەنێتی بەڵام بە باریکە ڕێکدا ڕۆیشتە زۆر باریک هێت 40-50 ساڵ تەمەنێتی بەڵام تەمەنەکەی پانە کاری خێری زۆر تێدا کردووە. بۆیە من زۆر جار هەر بەخۆشی بە ڕەفیقەکانم دەڵێم دوعای تەمەن پانی بۆ یەکدی بکەن نەک تەمەن درێژی. گرنگەوە ئینسان تەمەنەکەی پان بێ واتە با ساڵەکانیش کەم بن کردەوەی چاکی زۆر تێدا ئەنجام دابن بەڵام با زۆریش بن ساڵەکان ئەگەر تەمەنی ئەگەر هەر بە باریکە ڕێکدا ڕۆژ بێ و کردەوە باشەکانی کەم بن تەمەن درێژی هیچ بۆ ئینسان ناکە. بۆیە پێغەمبەر دەفەرمێ عليه الصلاة والسلام خەیڕکم من طال عمره وحسن عمله. باشترینتان ئەو کەسەیە کە تەمەنی درێژ بێ و کردەوەشی باش بێ. تەمەن درێژی لەگەڵ کردەوەی باشدا ئەوە خێر و نیعمەتە بەڵام لەگەڵ کردەوەی خراپدا یا لەگەڵ بێکردەوەیدا هیچ نییە مرۆڤ لەسەری قەرزار دەبێتەوە. دیارە پەیوەندی خزمایەتی هەم لە ڕووی معنەویەوە دەگەیەندرێ هەم لە ڕووی مادیەوە. لە ڕووی معنەویەوە ئەوە ئینسان ڕێز لە خزمەکانی بگرێ دڵیان خۆشکە لە شین و شاییاندا بەشدار بێ بە تەنگیانەوە بێ دوعای خێریان بۆ بکە بە دەمیانەوە بچێ و لە ڕووی مادیش ئەوەی کە هاوکاریان بێ کاتێک کە لیاندا قەومی پێویستیان پێ دەبێ هاوکاریان بێ. واتە پەیوەندی گەیاندنی پەیوەندی خزمەتی هەم ڕوویەکی معنەوی هەیە هەم ڕوویەکی مادی و بەرهەستیشی هەیە. بۆیە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرمێ الصدقة على المسكين صدقة وعلى ذي الرحم ثنتان صدقة وصلة رواه الترمذي وحسنه. دەفەرمێ خێرکردن بە هەژار و نەدار هەر خێرکردنە بەڵام خێرکردن بە خاوەن پەیوەندی خزمەتی دووشتە هەم خێرە هەم گەیاندنی پەیوەندی خزمەتیشە. کەواتە ئێمە لە مەسەلەی پەیوەندی خزمەتیدا سێ حاڵەتمان هەیە.
کەسێک کە پەیوەندی خزمەتی دەگەیەنێ بەبێ بەرامبەر ئەوە پێ دەگوترێ واصل، واتە کەسێک کە پەیوەندی خزمەتی دەگەیەنێ بەبێ ئەوەی تەماشا بکە دەخوا بەرامبەرەکە چی دەکا، ئەو لەسەر کاری خۆی بەردەوامە. ئەو زۆر پلەیەکی گەورەیە. ڕۆژێک پیاوێک هات بۆ لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام، گوتی ئەی پێغەمبەری خوا، من خزمم هەن، من چاکەیان لەگەڵ دەکەم، ئەوان خراپە دەکەن، من پەیوەندی دەگەێنم، ئەوان دەیپشڕێنن. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەگەر وەکو تۆ دەڵێی وابن فەکەئەنەکە توسفهم المەلە، ئەگەر وابن وەکوەوە تۆ لمی گەرمیان بە قوڕگدا بکەی، واتە کە تۆ چاکیان لەگەڵدا دەکەی ئەوانش خراپە دەکەن، تۆ پەیوەندی دەگەێنی ئەوان دەیپشڕێنن، بۆوان زۆر زۆر خراپە، گوناحێکی خراپە، سزایەکی خراپ چاوەڕێیان دەکات. کەواتە حاڵەتی یەکەمەوە بریتێ لەوە کە ئینسان پەیوەندی خزمەتی بگەێنێ بەبێ بەرامبەر و بەبێ چاوەڕوانی، کە ئەوە باشترینە. حاڵەتی دووەمی پەیوەندی خزمەتی بریتێ لەوە کە ئینسان مکافئ بێ، واصل نەبێ، بەس مکافئ بێ، واتە گەر چاکیان کە تۆ چاکیان لەگەڵ بکەی، بەڵام ئەگەنیان کە تۆش نەیکەی، کە ئەوە حاڵەتێکی میانجیە. حاڵەتی سێهەم کە زۆر خراپە بریتێ لە پچڕاندنی پەیوەندی خزمەتی، جا چه بەرامبەرەکانی بێ پچڕێنی، یاخود تۆ دەست پێشخەر بێ یاخود لە بەرامبەردا بێ. گرنگەوەی پەیوەندی خزمەتی پچڕاندنەکەی بە تایبەتی کە بیانی و بەهانەیەک نەبێ، گوناحێکی گەورەیە، هیچ یەکە لە گوناحە گەورەکان. و باشمان کرد کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر بە جەختکردنەوە دەفەرمێ لا يدخل الجنة قاطع، پچڕێنەری پەیوەندی خزمەتی ناچێتە بەهەشت، خوا پەناماندا. بینە سەر بڕگەی سێم، ئایا کەسێک خزمی خراپی هەن، جا خزمەتیەکان هەر پلەیەکی هەیە، پلەیەکە، پلە دوویە، سێیە، هەر پلەیەکیان هەیە، بەڵام خراپن خزمەکانی، چۆنیان مامەڵە لەگەڵدا بکە باشە. دیارە وەکو پێشتر باسمان کرد، بە پێی توانە مرۆڤ دەی پەیوەندی خزمەتی هەر بهێڵێتەوە، پارێزگاری لێ بکە، و لەسەر چاکە و لەسەر گەیاندنی پەیوەندی خزمەتی خۆی بەردەوام بێ. بۆ خۆ گەیاندنی پەیوەندی خزمەتی وەکو هەموو ئەدەب و ڕەوشتەکانی دی، وەکو هەموو ئەدەب و ڕەوشتە بەرزەکان، تۆ کاتێک کە ئەنجامیان دەدەی چاوەڕێی پاداشتی لەخوا، وەکو لە سوورەتی ئینساندا خوای پەروەردگار دەفەرمێ ويطعمون الطعام على حبه مسكينا ويتيما وأسيرا إنما نطعمكم لوجه الله لا نريد منكم جزاء ولا شكورا. و خواردنێک کە خۆشیان دەبێ دەیدەن بە نەدار و بە هەتی و بە دیل دەشڵێن، واتە لەبەر خوانە دەڵێن، یا دڵی خواندا دەڵێن ئێمە تەنیا لەبەر ڕووی خوا، لەبەر ڕەزامەندی خوا خواردنتان پێدەدەین، هیچ چاوەڕوانێکتان لێ ناکەین، لا نريد منكم جزاء ولا شكورا، نە چاوەڕێی پاداشتان لێ دەکەین، پاداشتی مادی، نە چاوەڕێی پاداشتی معنەویتیان دەکەین کە سوپاسمان بکەن. جا ئینسان بیکە بە نیشانە کارێکە بۆ خوا دەیکەی، ئەگە بەڕاستی بۆ خوا بێ، ئەوەیە کە هیچ چاوەڕوانێکت لەو کەسە نەبێت کە چاکەی لەگەڵدا دەکەی. جا ئەگەر خزمە، ئەگەر بێگانەیە، ئەگەر خوێشە، ئەگەر دەروێشە، ئەگەر هیچ چاوەڕوانێکت نەبوو، معناوە بەڕاستی بۆ خوات کردووە و ئیکتیفات کردو پاداشتی خوا، و ئیکتیفات کردو بە دیتنی خوا، پێویست باسیشی ناکەی و بە چاوی خەڵکیشی دانادەیەوە، هیچ چاوەڕوانێکی شت لە بەرامبەرەکان نابێ. ئەوە نیشانەیە کە بۆ خوات کردووە. بۆ چونکە خوا دەفەرمێ إنما نطعمكم لوجه الله، لەبەر تەنیا لەبەر ڕووی خوا، لەبەر ڕەزامەندی خوا، لەبەر دیداری خوا ئێمە خواردنتان پێدەین، مادام لەبەر خوایە لا نريد منكم جزاء ولا شكورا، نە پاداشتی مادی نەی معنەویتان لێ چاوەڕوان ناکەین. هەر کەسێک لە بەرامبەر چاکەیەکدا کە دەیکا چاوەڕوانی لەگەڵ چاکە لەگەڵدا کراوەکە هەبوو، چ چاوەڕوانی مادی یا معنەوی، ئەوە بابزانێک کە خەلەلی تێدا هەیە و کارەکەی ساغ نییە بۆ خوا. بۆیە مرۆڤ لە پەیوەندی خزمەتیدا نابێ بە بەرامبەر بێت، نابێ بە دەستەوا بێت، نابێ بە چاوەڕوانیەوە بێت. پەیوەندی خزمەتی گەیاندن لە خودی خۆیدا عیبادەت و تاعەتە، هەروەکو پێشتر لە باسمان کرد کە لە خودی خۆیدا ئەو ڕەوشت و ئەدەبە کۆمەڵایەتیانە لە خودی خۆیاندا عیبادەت و تاعەتێکن، مرۆڤ پێیان هەڵدەسێ لەبەرەوەی پاداشتیان لە بەرامبەردا وەربگرێ.
ئەنجا خۆخۆشە کە تۆ چاکێ لەگەڵ کەسێ دەکەوی لەبەر چاوی بێت و لە بیری بێ، بەڵام ئەگەر لە بیری نەبوو لەبەر چاوی نەبوو ئەتۆ نابێت لە چاکەکەت پەشێمان بێ بۆچ کە تۆ لەبەر خوا کردوتە. بەڵام لێرەدا یەک حاڵەت هەڵداوێردرێ، یەک حاڵەت جیا دەکرێتەوە، ئەویش ئەوەیە کە کەسێک گرفتار دەبێت بە هەندێک خزمی خراپەوە، جا ئەگەر برایە، ئەگەر خوشکە، ئەگەر مامە، ئەگەر پورە، ئەگەر خاڵە، ئەگەر هەر کەس هەر پلەیەکی هەیە دوورە یان نزیکە، خراپن، زیان بەخشن و لە کاتێکدا کە هاموو شۆ پەیوەندی لەگەڵیاندا بەردەوام بێت تەنیا بۆی دەبنەمایی سەرێشە و بۆی دەبنەمایی ناڕەحەتی و هیچ سوودێکیشی بۆیان نییە یاخود هیچ کەڵکێکی لێ وەرناگرن. لەو حاڵەتەدا ئەم ئاەتە مبارەکە دەبێتە یاسا کە دەفەرمێ فأعرض عمن تولى عن ذكرنا ولم يرد إلا الحياة الدنيا ذلك مبلغهم من العلم. سوڕەی نەجم ئاەتی 29. هەر کەسێک پشتی لە یادی ئێمە کرد، لە بەرنامەی ئێمە کرد و تەنیا ژیانی دنیای ویست، تۆش پشتگوێ بخە و وازی لێ بێنە. ئەوە لە کاتێکدا کە تۆ ناومێد دەبی لەوەی کە بەهۆی گەیاندنی پەیوەندی خزماتی و لەگەڵ ئەو جۆرە خزمە سوودێکیان پێ بگەینی، بەڵام هەتا ئومێدت پێیان هەبێ کە قسەیکی خێریان بۆ بکەیت، ڕۆژێ لە ڕۆژان بگەڕێنەوە دڵیان نەرم بێ، پێویستە لەسەر پەیوەندی گەیاندنی خۆت بەردەوام بی. ئەوەش دیارە تەقدیرەکەی دەگەڕێتەوە بۆ مرۆڤ خۆی، یاسایەکی گشتیمان نییە دیاریکە، بەڵام ئینسان هەتا زیاتر لای خزمایەتی و گەیاندنی پەیوەندی خزمایەتی بگرێ و زەخت لە خۆی بکات بە تاکید باشترە. ئەمڕۆ ناسپەی نێسپەرێنە دوو ڕەنگە ساڵ ئەم ساڵ ساڵێکی دیکە ڕەنگە چا بە خۆیاندا بجێڕنەوە، بەڵام لە کاتی پسڕاندی پەیوەندی خزمەتیدا ئەوانیش ڕەنگە زیاتر دوورکەونەوە و ڕەنگە لەگەڵ خەڵکی خراپ زیاتر تێکەڵ بن و سەرنجام زیاتر تووشی زەرەر و زیان ببن. خوا بەلوتف و کەڕەمی خۆی لەو کەسانەمان بجێڕێ کە هەموو پەیوەندیەکان بە چاکی دەگەیەنی، بە تایبەتی پەیوەندی خزمەتی. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين.